ئەم شوێنەی ئەبینی ئێرە قولەبەرزە ئەمە کاتی خۆی خوێندکارانی زانکۆی گەرمیان هەست لە پێشی ساڵی 2012 هەستان بە چاندنی ئەم نەمامانە بەڕاستی زۆر دیمەنێکی جوانی بەخشی بوو هەمووی وەکو ئەو دارانەی کەماون بەرز بوو دیمەنێکی جوانی بێرە بەخشی بوو بە سەیرانگاکی خنجیرانە و جوان بەڵام بەداخەوە لەم چەند ساڵی دواییدا هەندێ کارگانی چەولم لە سەرەوەی کاریان کردووە گویان نەداوەتە ئەوەی کە بۆ نمونە بربەستێک لە سەرەوە دروست بکەن و ئەم داران بپارێزن بەڵام بەداخەوە سایبینی هەمووی ئابردوویەتی و تەنها ئەو سێ و چواردارە ماون ئەو زیخەڵانەش هەموو ئەیبینی هەمووی چیمەن بووە ئەوە هەمووی چیمەن بوو سەیرانگا بۆ شوێنی دانیشتنی گەشتیارانی ناوخۆ و دەرەوە بووە لا بوون لە باشووری عێراقەوە هاتن بەڵام بەداخەوە هێستا بۆ دەرزیخەڵانێ بوو شتێکی وا ئێرە شوێنی گەشت و سەیران نەماوە کانەکانی چەولم کە لە شوێنێک ئیشەکەن ئەبێ بەرژەوەندی گشتی لە بەرچاوبرن تەنها بەرژەوەندی خۆیان نەگەرێک بێت بۆ نمونە ئەو کارگەی چۆلمن لە سەرەوە کاری کردووە ئەوایە ئێرەی لە بەرچاو بگرتایە بۆ منە بربەستێکی دروست کردایە بۆی نۆگوت و هەر جەرموت بەرز بکەیتەوە و دارستان لە ناو ببرێت ئەمە بەڕاستی تاوانە بەڵێ دیارە ئەمەش یەکێکە لەو شوێنانەی کە تەجاوزاتی کراوەتە سەر بوو کاتی خۆی دارستانێکی چڕۆپڕی هەبوو لە ئەو وێنەی کە بڵاو کراوەتەوە لێرە لە مانگی نۆی 2015 چرکاندومانە بەداخەوە ئێستا بە چای خۆتان ببینن هیچ لەو دارانە کە سروشتی بوو لەسەر ڕۆخی ڕووبارەکە ڕوا بوو هیچی نەماوە بەهۆی ئەمەش خۆمانزانین بەهۆی هۆکاری ئەو کانەی چەولمانەوەیە کە بە شێوەیەکی هەڕەمەکی و بەردەوام هەنێ جار بە شەویش خەڵکی ئاکەدارمانەکاتەوە ئەمانە ئیشەکەن و گوێنادەنە هیچ بەرپرسیارەتێک بۆ وڵات و نیشتمانی خۆیان گەشتیارێکی زۆر لە بۆنەکانە ئاهاتن سەردان ئێرانەکە دووەکو لەوێنەکە شائبینێ شوێنێکی زۆر دڵگیر و خۆش بوو بەڵام بەداخەوە ئێستا ئەبینێ هیچ سیمای گەشتیاری و شوێنی گەشتکردنی تێدا نەما بەداخەوە کەمپینی لابردنی غەسالەکان و پاراستنی ژینگەی ڕووباری سیروان 2 ساڵە دەستی پێکردەوە ئێمە بە بەردەوامی ئامار و داتا و هەرچی زانیاری نوێ هەبووگەیاندومانەتە لایەنی پەیوەندیدا مەبەست ئێمە تەنها خەمخۆری بووە لە ڕووباری سیروان بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێمە وتمان ئەو خەلەلانێک کە ئێمە خستمانە ڕوو لە ماوەی ڕابردووە هیچی لە بەرچاو نەگیرا هیچ لایەنێکی پەیوەندیداریشی بۆ نەکرد لە ئایندەی 2 ساڵ و 3 ساڵی ئایندەشتا دانیشتوانی کەلار بە یەکجاری ئاوی گەنی و ئاوی پیس و ئاوی نەشیاوە خوێنەوە ئەوە بەشێکەوە بەشێکی تری ئەوەیە کە بەهۆی کارکردنی غەسالەکانەوە هەموو ژینگەی سەوزایی سەر ڕووبارەکان لە ناو بردووە و شوێنە نەماوەتەوە بۆ دانیشتن وەکو سنووری گەشتیاری بەکاربێنرێ بە دیاریکراوی ئیتارەی سنوورەکە و ئەو بەڕێوەبەرایەتی و فەرمانگە و لایەنی پەیوەندیدار و ئەو بەرپرسانەی کە لە سنوورەکە کاریان بەدەستەکە ئەبێ کار بەوە بکەن کە ڕووباری سیروان وەکو خۆی بمێنێتەوە ژینگەکەی بپارێزرێەوە سەوزایەکەی بپارێزن چونکە دانیشتوانی گەرمیان ئایندەی ژیان لەم شارە پەیوەستە بەو ئاوەوە کە ڕووباری سیروان نایەوە ئەگەر ئاوەی ڕووباری سیروان نەمێنێ ژیان لە کەلار نامێنێتەوە ناچاری ئەم شارە بگەزیتەوە بۆ شوێنێکی تر کە ئاوی تیابێت بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەی تەجاوزاتەی لەسەر ڕووباری سیروان ئەکرێ بە گشتی و بە تایبەتی لەسەر سەوزایی و ڕووبەری سەوزاوی دارستانەکە ئەکرێ پێویستە بە پێی تێپەڕبوونی کات یاخود قۆناغ بە قۆناغ ئەو کارگانە لەسەر ڕووبارەکە لا ببرێن یاخود مۆڵەتیان بۆ نوێ نەکرێتەوە تاوەکو جێگەیەکی تریان بۆ بینێتەوە ئەبرێن بۆ چەمەوەرزیەکان یان ئیجراتێکیان لەگەڵا بکرێت کە نەتوان بە هیچ شێوەیە تەجاوز بکەنە سەر هیچ بەشێکی ڕووبارەکە چی دارستان بێت چی ڕێڕەوی ئاوەکە بێت چی کانزاکانی ناو ڕووبارەکە بێت پێبژاردننی سینەکان غەرامەکانە یاخود سەرپێچەکانە ئەوەی کە کراوەتە ئێستا لە ئێمە هیچ کارگەیەک دووجا ئەمان کێشەی نەبوو ئەمان سەرپێچی نەکردێتەوە کە گەیشتە دووجا گەیشتە سێجار ئەو کاتە هەر ئینەک بێتە هەواڵەی داواکاری گشتیەکرێ و ئەدرێتە داواکاری گشتی یەکێ لە بۆچوونەکان ئێستا ئەوەیە کە دوای سێجا سەرپێچیکردن نەک تەنها لەسەر دارستان لەسەر کۆی سەرپێچەکان کە لەسەر ڕووباری سیروانەکرێ تەحویلی داواکاری گشتی بکرێ ئەو کەسێک کە ساڵاسی بە سەرپێچیکردن بۆ ماوەی سێجا هەموو فەرمانگەیەکی حکومی بە پێی ڕێنمایی و یاسا کارەکە هیچ ڕێنمایەک نییە بڵێ کاکە ئەو کارگانە نابێت لەسەر ڕووباری سیروان ئیش بکەن
هەموو فەرمانەکانی تایبەت یاخود معنی بەم ئیشە چاوەڕێن ڕێنماییکیان بۆ دەربچێت لەسەر خۆیان وشت نووسراوێکیان بۆ بکرێ کە ئەم کارگانەیان ڕابگیریان ڕانگیرێت چونکە ئەگەر یاسایکی بەدەستەوە نەبێ نووسراوێکی سەر خۆی بەدەستەوە نەبێ ناتوانێت ئەو ئیجراتە بکە ئەمە کەم تەرخەمینی ئەمە لەوەچێ لە نەبوونی یاخود لە فەراغی نەبوونی ڕێنماییەکە بێ کە ئەمانە ئەستەغلالی و فەراغیانە کردبێت